لە باوشی کۆمەڵێک چیای سەرکەشدا و لە ناو هەزاران دار و درەختی جۆراوجۆر و ڕەنگاوڕەنگدایە. باخ و ڕزێکی زۆر و جۆرەها میوە و داری بەرداری تایە کە بەدەم و زمان و خامە وەسف ناکرێن. هەندێک گەڵێن یەکێکە لە هەرە خۆشترین دێی ناوچەکە. کوڕەداوێ بە یەکێک لە قەشەنگترین و سەرنجڕاکێشترین دێی شارباژێ ڕژمارەکرێ. ژمارەیەکی هێچگار زۆر دارگوێز سروشتی ناوچەکەیان ڕازاندۆتەوە. سپیدار و سوورە چنارەکانی بە باڵای بەرزیان ڕەونەقیان بەخشیوەتە گوێچەم و جۆگە و سەرچاوەی کانی و کارێزەکان. لە وەرزی بەهاردا هاژەی ئاوی کانیاوی سازگار و کارێز و جۆگە و چەماوی سەرچەشمەی زوڵاڵ دیمەنی بەش ئاسا و بەهرەی خوداوەندی بەخشندە دێنێتە بەرچاو. بەڕێگایەکی خۆڵدا ئەچینە دەیەک ئەو هەموو جوانەی لە خۆگرتووە. ڕێگاکە ئەوەندە ناخۆشە و ماندوو دەکات پەشیمانی لەوەی کە بۆی دەڕۆیت، بەڵام بەگەیشتن بۆ ناو ئەو سروشتە جوانە ماندووبوونت دەحەوێتەوە. کوڕەداوێ لێوان لێوە لە جوانی دەکرێت بڵێ باشتێکە لە سەرزەوی. شاخ و گردەکانی بریتین لە سەرگەی وێڵاوی و کەنەکە ڕەش و دەرو کەنەکە گەورەی سێوێڵ و گردی کوندان و سەرخ و بیار و پەڵەنزار و بێشکۆڵە و قوڵی حوشتران و سێکوچکە و خرپی زەردی و گردی ڕەزان و قوڵی ڕەنجە کەنەکە سپی و کونەگورگ و یاخیان و پشتی ڕێ و پەنگین و قۆخەیاڵ و سێوی گردەباین و سەنگەران و سەرسماق و گردە کۆڵ و کانیگوڵ و حەوشی گاگەلان بوونەتە شوورای کوڕەداوێ. بەشێکی زۆری ماڵانی دێ پشتیان داوە بەو شاخ و گردانەوە. لە لایەکەوە سیر بکەیت، شاخێک یان گردێک سەرنجت بۆ خۆی کێش دەکا. بۆنی خۆشی گژوجیا و گوڵ و گوڵزار گیان ئاسوودە دەکەن کە دەگەیت ئێرە هەز دەکەیت ژیانێکی تازە دەست پێ دەکات. لە ناودێ بە کاکستار و مامۆسا عەبدوڕەحمان و دواتریش مامۆسا ئەحمەدی شەریعە گەیشتم. بەبینینی ئەم مامۆستا بەڕێزە زۆر خۆشحاڵ بووم. ئەگەرچی لە پێشدا و لە چەندین کۆڕ و کۆبوونەوە میوانداری بە یەک گەیشت بووین، بەڵام بۆ ئەم جارە و بۆ بەرنامەی دێبەدێ گرنگی خۆی هەیە، چونکە من ئاشنام بەوەی ئەم مامۆستایە خاوەنی خامەیەکی ڕەنجینە. هەر لەوێدا بە کوڕە ڕۆحسووکەکەی کوڕەداوێ و شاری سێمانی فەرماندە ئەحمەد کوڕەداوێ گەیشتم. ئەو بە هەندێک شۆخی لەگەڵ ستافی دێبەدێ هاتە لای من و قسەی لەسەر تەکەکەی خۆی بۆ کردم. یەکاک ئەحمەد چۆنی؟ وەخوازانت چاکر دەناسم. چۆنی فەرماندە؟ حاڵت؟ عەبدوڕەحمان چۆنی قوربان؟ بەخوا ڕەقەی ملی هاتووی. تۆ ئەمە چییە پێم دەمان نازانی تۆ هیچ پێ نییە. وەزت چۆنە حاڵت؟ فەرمامە ڕەحمان. سات باشە؟ باشە بەقوڵە. چییە چی نییە؟ وەڵا
دەسم لە بلایەتی وشان بزان و دەنجەکە ئەخوا چاکەوتی وشانتی باشە تۆ شەمۆدا تاسوی هە کاک ئەحمەد تۆ خەڵکی کوڕەدایی بوونایی بۆ خۆت هەر لێرە بێ بە بەردەوام من لە تەشەکەم لە شتێکم پێگاندووە لەکوێ لە تەشەکەی لەکوێ تەچێت وەڵا لە کاس وشکەی وەرە کارزەشتی چی وەرە وەرە تەچێ لێرەدان وەرە نابێ هاو باشترە ئەوێ باشە ئێرە ئەیە وەڵا لەش ئەلمی ئەمڕۆ تاوەرە بە یەکۆبین باشە نەوەڵا ئەچونە کاس وشکێوم کەی هذا كاك خلفيه وهنا اي یان بۆ سەردان ئێوە شەکەین باشە بەرنامەیەکیش لەوەیەکەین ئەمە ڕسم سلێمانی لە ڕێژ خۆمان نییە باکوورەکەی باکوور ڕۆژهەڵاتی کوێتەوە ڕۆژهەڵاتمان ئەوەیە سلێمانیش لەو کتێبان نووسیتە بەڵێ ئەوە معلوماتانی تایە ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوا دیەکەی تیا بەس ئیسلێمانی باکووری ئینەگە ڕازەکە دوای هەندێک قسە و باز لەگەڵ خانەخوێکانم بەرەو ناو چەم و دارگوێزەکان ڕۆیشتین تا لەوێ قسە و باسی زیاتر لەسەر کوڕەدای ببیستم لە نزیک ئاوێکی سازگار وەستام لەسەر مێژووی دێ و سەر چاوەکانی ژیانی قسە و باسمان دامەزراند دێبەدێ ئەوە تاین لە کوڕەداوێ کۆمەڵێک خەڵکی جوان لەم بەرنامە لەگەڵ ئێمەدا دەبن ئەمانەوێت لاپەڕەکانی مێژووی ئێرە بە جوانی بخوێنینەوە و باسی بکەین چکە خەڵکی کوڕەداوێ خۆیان شارەزان لە نووسینی مێژوو وە چەندین گۆڤار و کتێبیشان لەسەر شان و ئەرکی خۆیان نووسیەوە و بڵاو کردێتەوە بیریشتان نەچێ کاک ئەحمەد کوڕەداوێ یەکێک لە خۆشەویستەکانی خەڵکی کوڕەداوێ جەنابی فەرماندە ئەمڕۆ لەگەڵ منایە لەم بەرنامەی دێبەدێدا بزانین کاک ئەحمەدیش چیمان پێبەخشێ بەتەبەن خۆشحاڵی کردین کە پیاوێکی جوانی کوڕەداوێ و دانیشتی شاری سلێمانیە لەگەڵ مندایە ئەمجارە بە یەکەوە بین لە کوڕەداوێ لە جوانترین سروشتی ئەم ناوچەیە کە شار باژێەوە کوڕەداوێ دەیەکی جوانی ناوچەی شارباژێڕە لە سنووری پارێزگای سلێمانی و لە ڕووی کارگێڕیەوە سەر بە قەزای ماوەتە 55 کیلۆمەتر باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانیە ڕووبەرێکی بەرفراوانی هەیە ئاو باخ و کانی و کارێزی زۆری تێدایە و ئاو هەوایەکی سازگار و دیمەنی سروشتی جوانی هەیە لە ڕۆژهەڵاتیەوە مڕانێ و بێورێ و گۆمڵێ و ڕەشەکانیە لە باکووریەوە دارەبەن و سەراوە میراوە لە ڕۆژ ئاواشەوە ئامادین و کونجرینە لە باشووریشەوە گردە زوێر و گۆڕانکە مێژووی ئاوەدانی کوڕەداوێ دێرینە و لەگەڵ ئەوەی چەندین کتێبی لەسەر نووسراوە بەڵام مێژوەکان دیاری نەکردووە بازەوە دەکرێت ئەندەیە زۆر لە مێژە ئاوەدانە و بەوەی ڕووداوە سروشتەکانەوە چەند جارێک جێگۆڕکەی کردووە چەندین شوێنەواری دێرین هەن کە بەڵگەن بۆ بوونی ژیانی مرۆڤ لە سەردەمی چاخەکانی ڕابردوودا ئەو شوێنەوارانە هەن کۆنن کەی زانیاریی ورد لەسەریان دەست ناکەوێت
شوێنەوارەکانیش بریتین لە ڕەشەقەڵات کە کەوتۆتە باشووری خۆڵەڵاتی دێکە و قەرەقاج بەرامبەری ڕەشەقەڵاتە و لە خۆر ئاواوە گۆڕی پیرێژنێ و لەسەر و قەرەقاجەوەی و قەبری کوردەی و زەویە کۆپان و کانیە مامەیاران و ڕەزەکۆن و چەندین شوێنی تر. ناوی کوڕەداوێ ڕای جیاوازی لەسرە. ئەوەی کە یەکلا بۆ تۆ ئەوەیە کە کوورەی ئاسنگەرداوت لەوێ هەبووە لەگەڵ خەڵکیاوایی لەسەر ئەو مێژوە قسە دەکەین و سەرەتا لەگەڵ مامۆستا مەحموود محەممەد کە نووسری کتێبی کوڕەداوێ و کوڕەداویەکانە گفت و گۆ لەسەر ئەو مێژوە دەکەین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی جەناب بۆ مستافە بەڕێزەی بەرنامەی دێبەدەیەکەین لە کەناڵیکە یعنی نەخوا بەخێر بێن. سەڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستمان بۆ بینەرانی کەناڵەکەش کە بینەرێن بەرنامەیە هیوادارین کە ئینشاڵڵا لەم کەشە بەهاریە ئێمەتان بەسەر کردەوەتەوە بێتە مای خۆشی بۆ هەموو و ڕۆژێکی خۆش بگوزارێ. هەڵبەتە مامۆستا گیان بە ئیجازەی ڕیسپیان بەڕێزان مامۆستایان کە جنابیان لێرەن یا خەڵکانێک کە لێرە نین وەک ئیزنێک یارمەتی منیان داوە بە حکمێک کە 15 ساڵە خەریکی کۆکردنەوەی مێژوەک و معلوماتێکم هەیە ئیزنێک وەرگرت تا بتوانم چونکەوە لە تەمەنی منانیە و پرسیارە بەڕاستی ڕاستی گوندی کوڕەداوێ بە دوو بەش جواب بینەوە ئەو ڕوونکردنەوە بوو وەکو ناوەکەی لە ئەسڵا وا پێچێ کە ئەم ناوە چەندێک دانۆیی لە خۆ گرتووە ئەوەی کە زۆرتر باوە گوایە کەسێک لێرە ژیاوە ئەم کەسە ناوی داود بووە وە کوورەی ئاسنگەری هەبوو بە حکمی دارستانەکە و شەڵکەوتە شوێنەکەیەوە لە کوورەی داودەوە هاتووە دواتر بۆ کوڕەداوێت تا گۆڕان بەسەر ناوەکە هاتووە بۆ باو کوڕەداوێی ئێستا لەسەر زاران گۆوەکرێت مێژوی دەیەکە دیارە چەند بەڵگەیەکەیە کە کاتی خۆی پێشتر ئەم دەیە لێرە نەبووە نزیکەی 116 کانی و کارێز و ئەو لەم دەیە هەیە بەڵام بەراورد کرد لەناو دێکا یەک کانی نییە کەواتە پێشتر دەیەکە لێرە نەبووە لەبەر کەمی خەڵکەکە دواتر کە هاتوونەتە ئێرە و سوودیان لە ئاوی جۆگا وەرگرتە بە جۆگا ئاوی خواردن و ئاوی پێویستیان هێناوە دێکە هاتوتە ئەم شوێنە ئەوەی ڕاستی بێ مێژوویەکی نووسرا و لەبەر دەستان نییە بڵێ لەو ڕۆژە ئاوەدانی تیایە بەڵام ئەو بەڵگانەی خەنەڕ و کە دیارە لە زیاتر لە 10 شوێن لەم شوێنەواری کۆن هەیە کوپە و گۆزەی کۆن دۆزراوەتەوە ئاسەواری کە دۆزراوەتەوە بەردەوام ئێستا هەندێک شوێن هەن لە گومانن تەنانەت و ڕەشەقەڵاتێک گردێکەکە لە ئاساری عراقیە بڵێن دەستنیشان کراوە شوێنەکە ئەوانە بەڵگەن بۆی کە ژیان زۆر دەمێکە لەم دێیا هەیە ڕۆژ هەڵاتمانەوە گوندەکانی بڵێن گۆرانگە گردەزبێرەوە سنوورمانن لە باشوورمانەوە گوندی کونجێرین لە خۆرئاومان و گوندی ئامادین لە باکووری خۆراومانەوە گوندی میراوەمان هەیە هەڵبەتە لە باکوورەوە گوندی دارەبەن باکووری خۆڵاتمان گوندەکانی مڕانێ ڕەشەکانی گۆملێ لەگەڵوانە تقریبا سنوورین ئەم شاخانە ئەوەی کە لە کوردی هەموو شاخوشیوەکتەوە ناوێکی هەیە دیارترینیان شاخی سەرشیوە کە پێڵەن جەبەڵ ڕوتە شاخی سەرشیمان هەیە دواتر شانی بێشکۆلەمان هەیە بازەگیرمان هەیە سەری گردی ڕەشەقەڵات لێرەی شەوەگەرێتەوە یاخیان سێوێ گردە کۆڵ ئەمانەمان هەیە چواردەوری دیان گرتووە ئەم شاخانە ئەڵبەت هەم منزەرەیەکی جوانین هەم سەرچاوەیەکی داهاتیش بوومە بەهۆی ئەو دارستانێکەتی خواکردە هەم لە وەرگایە هەم سوودی مازوو بەرەکانیشان هەبوو مامۆستا مەلا سلێمانمان هەبووە کە دیارە کاتی خۆی هەمدەستی لاوەدان کردن مزگەوت و ڕۆژنبیریکردنی خەڵکەکە بۆ سەبارەت بە تا لە ڕووی بیناسازیشەوە بەڵێ وڵی کۆنتری وەکو ناو نەزانراوە بەداخەوە دەرۆژەمینمان هەبوو کەسێ بۆ کە هەمزانە و لێزان بووە بەننا بووە دواترش حاجی شەخاوتەفێقمانە بووە کە بەڕاستی کوێخا بووە بەڵام وەک پێشینان مێرا ئەوانەیە سا بە تەمەنن گەورەی خێزانەکانە جێڕنەوە بەقەدەر مەحامیەک زانا بوو پارێزگاری کردووە زۆر کەسە بۆ مەسەن حاجی محەممەد میرزا هەبووە هەڵبەتە مان میرزایەک هەبووە کام محەممەد هەبوو ئەمانە پێژێ منتەنا بە ناو بیستومانن کە ئەمانە خەڵکانێکی خەمخۆر و لێزان و نەوەنما کاربەڕێکردن لە ئاواییە پێگەی کوڕەداوێ لە مێژووی کوردەواریدا یا لە مێژوودا چییە؟ چی پێگەیەکیە؟
ئەم دێمە بە حکمی چەند هۆکارێکە زۆر بگەڕێنەوە دواوە ململانەیەکی زۆر هەبووە لە نێوان داگیرکەری دەسەڵاتی دەرەبەگاتی و ئەمانە بە حکمێک ئێمە سەر بە هیچ عەشیرەت تێگەنین پابەندی هیچ شتێک نەبووین وەک باس کراوە بەڵێ بە ئێستایشەوە تقریبا پێش وەک باس کراوە ڕاستەوخۆ پەیوەندیان بڵێن بە ئیمارەتی بابانیەکانەوە هەبووە وەگەوەی کە بۆ ئێمە باس کراوە پێشتر ئەو مامۆسانەی کە لێرە مەلا محەممەد ئەمین هەبووە مەلا عەلی هەبووە ئەمانە لە ڕێی زاناکانی ئەوانە تێکەڵاویەکیان هەبووە پێگەیشان هەبووە تقریبا لە ڕووی شۆڕشەکانیشەوە باس بکەین لە پێم خۆشە کاتێک کە چوونە سەر گۆڕی شەهیدان ئەوان هەڵگرین بۆ کاتە لە زۆر ڕوویکەوە مەسەڵەن کاتێکە ئەبینی نزیک سنوورە کاریگەری زۆری هەبووە تقریبا لەسەر شۆڕشەکان لەسەر هەموو جوڵانەوەکان لەسەر ئەتوانم بڵێم ڕێڕەوێک بووە بۆ دیوی ئێرانیش من پرسیارێکەمەکە خۆشتی گەشتی ئیزافە هەبێ یا قسەی دەبێ باس کرد لێرە ئەم دێ لە ڕووی کاولکاریوانەوە چۆن بووە ئەم دێ جاتێک چۆن بۆ مەس ڕاستەکەی چەند جار لە پێش سەردەمی شێخ مەحموود قەسف و بردومانێک کراوە لە سەردەمی شێخ مەحموودی حەفید کاتێکە تەشریفیان لێرە بووە لەگەڵ چەند لە چەگارەکانی هەمتر جارێکی کە بردومان کراوە تاتەنە برینداریش هەبووە ئافرەتێک ناوی پیرۆزە بوو بەس ناوەکەیمان بەداخۆ دەستکەوتووە ئەو بریندار بووە دوجاریش لە سەرەتای هەڵمەتی ئەنفالیەکە تقریبا لە ساڵی 1970 ئێرەی گرتەوە و لە 1970 ئەو ڕۆژە ڕەشە بوو کە دیەکەی پیاوێران کرا خاپۆر کرا وەگەوە کە جارێکی تر وێران بوو بێن نا بەڵام بۆی کارەساتی سروشتیەوە وەک باسەکەن لەو شوێنانەی کە هەڵبەت پێشتر ئاماژەم پیادیەکە لەو شوێنانە بووە گۆڕانکاری بەسەر شوێنەکان هاتووە مەسەلەن هەر بۆ قەراقچەم بە ماڵ ئاو بردوویەتی خشیان لێ خۆمەوە لە دێکاندا مانجی ڕەمەزان جوانی و خۆشیێکی تری هەیە ئەوان جگەلەوەی ڕۆژانە ماندوون و سەرقاڵی کارن بەڵام کاتی بەربانگ و نوێژی تراویحان هەموو شەکەتیەکەیان لەبیر دەباتەوە مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە جگە لە پیشەکەی نووسەرێکی بەتوانا و بوێرە چەندین کتێبی لە بواری فقه و شەریعەدا نووسیوە و وەرجێڕاوە خاوەنی کتێبی پایزەبرایە کە لە چیرۆکی ڕاستەقینەی ژیانی ئەمڕۆ پێک دێت هاودەم لەگەڵ دانیشتوانی دێ قسە و باسێک لەگەڵ مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لەسەر ڕەمەزانی دێ و ژیان و گوزەرانی دێ باز دەکەین الله أكبر الله أكبر ڕەمەزان لە کوڕەدایە چۆنە ڕەمەزان لە کوڕەدایانەوە پێشخۆی بۆ حازرەکەن توێشی بۆ خەنەوەگۆڕن اینجا ئێستا ڕەمەزانەکە فەرقی لەگەڵ ساڵان چونکە سۆڵترە ئاواییەکە بەڵام لەبەری دەمە و بەهارە وەختی کار و کاسبی خەڵک دێتەوە ئێواران لە مزگەوت پیاوەکان کۆ بنەوە سفرە ڕائەخەن و ئەو بابەتی بەربانگە کە لە سلێمانی و خواردن و خورما و شیرینانەی کە لە سلێمانی و ئەیهێن یان خێرەمەند بوانێرن دائێنن لەسەر سفرە و خەڵقی دێکە ئەوەی کە بڕی مزگەوت دەکە هەمویان بەیەکەوە بەربانگەکەنەوە پیاوەکان دوای ئەوە کە نوێژی جەماعەتیان کرد لە ماڵەوە خواردن نەخۆن و دێنەوە مزگەوت بۆ تەراویح و ئافرەتانیش دێن بۆ تەراویح و لە هەردوو مزگەوتەکە مزگەوتی ئەوبەر و ئەمبەر تەراویح ئەکرێ و بەو شێوەیە ینی بەربانگ و تەراویح و نوێژەکانە بەیەکەوەکەن لە کۆنەوە هەروە هاتۆ جومعە بەس لەم بەرەکرێ کە پێمانەگو بەری گەورە جمعە بەس لەمە بەس جەماعەتەکان و تەراویحەکە لە هەردوو مزگەوتەکە کرێت هەردوو بەرەکە بەڵێ باشماوە سای بەڕێز بە پێوەی جەنابەت معلوماتێکی تەواو و کامڵ لەسەر کوڕەداوی هەیە و کتێبێکیشی دەرکردووە لەسەر کوڕەداوی حەزەکەم لە ئاستی زانستی و ئەو معالیمانەی کە لەم دێ هەبووە شتێک بۆ باس کرد بەڵێ بە پێ ئەوەی کە دەهاتەکانی کوردستان هەمویان هەروە بوون هەر ماڵێکیش بوو بێ شوێن نوێژێکی هەبووە من شوێنی و ئازانم کە سێ ماڵ مزگەوتیان هەبووە شوێنێکیان کردیانە مزگەوت ئێرە دەیەکی قەرەباڵغ بووە ئەوە بکو بینیتان جەنابتان دوو بەر بووە ئەمبەر ئۆبەر بوو چەمەکەی لەبێنە مزگەوتیان هەر هەبووە لە کۆنەوە بەڵام ئەم مزگەوتی ئەم بەریان کۆنترە مزگەوتە گەورەکە کۆنترە ئەوەش مێژۆکەی دیارینە لە کەیەوە هەبووە بەڵام ئەوەتی کە پیاوە پیرەکان من
وەختی خۆی لە هەشتاکانە لە پیاوە پیری وان پرسی کە عمری 100 ساڵ بووە 95 ساڵ بووە پیاوە پیرەکانی سەردەمی مناڵی خۆی جێراوەتەوە مزگەوت هەر هەبوو ئاوەدانی هەر لێ بوو هەتا ناوی کۆمەڵە لەو مەلایانە زانیوە چێلوانە کە کاک مححمودی شارەتی پێکرد موسا مەلا سولێمان لێرە بووە حجرەی هەبووە فەقەی هەبووە و مامی من کە مەلا مستەفا بووە موادی 900 تقریبا 9 بووە ئەچەند لە تەسکەرەکان وسا 914 بەس 914 بەبیرە هات یاگوت یەکەم جار کە چوم خوێندومە لای ئافرەتی خوێندومە ژنی مامیرزا بۆ پیاوە تۆ مەلا خەجێ لای ئەو دەرسی خوێندو یەکەم جار هەر لێرە لە کوڕدایە بەڵێ و دوای ئەوەش هەر فەقێ و مەلای لێبوون و مامۆستایەکی لێرە هەبوو لە 925 لێرە بووە تا 946 تقریبا تا 945 مامۆستا سید عەبدوڵڵا خەڵقی واژە بووە باوکی مامۆستا شێخ لەتیف کە عالمێکی گەورە بوو لێ خۆش بێ دوای ئەوە لە 45ەوە بە دوا مام هاتوتەوە مەلا مستەفا هاتوتە ئێرە حوجرەی داناوە ئەو کاتە تەختە ڕەش و قەڵەم و دەفتەر و شتیش تقریبا زۆر کەم بووە لەبەرەوە ئێساش دوو پیاو لەوانە ماون کە دەرسی پێوتون مام حاجی مەلا عەزیز و حاجی مەلا سەعی هەر خەڵقی ئەم دێن ئەڵێ لەسەر بانەکە لە جیاتی تەختە ڕەش لەسەر بانەکە شتەکانی بۆ نووسین و هەمومان هەستاوینە سەر پێ و سەیری نووسینەکەی مامۆستامان کردووە دوایی دای نیشاندین و بە گۆچانەکە سڕویەتی یەک پێی نووسینەوە خەریتەی عێراقی بۆ دروستکردون خەریتەی کوردستانی بۆ دروستکردون لە 1945 و ئێستا و دوانە ماونەکانی کە زۆریان وفاتیان کرد خوا لێیان خۆش بێ جوغرافیای پێکتون مێژووی پێکتون و کۆمەڵە دەرسیکەی پێوتون لەگەڵ دەرسە عیلمیەکانە هەتا کە مقابلەی شێخداران کە شێخدارای حەفید کە ئەویش لێرە بۆ وەختی خۆی لێرە فەقێ بووە تەلەبە بۆ لای مام لای مەلا مستەفای کوڕەداوێ تی هەرکە چوون بۆ خوێندنتم مامۆستا منیش زۆرم حەز لێ لەگەڵ ئەوانە دەرس خوێنمتی بەخوا کوڕم تۆ سەرچاوی مەلایەتی پێوەنی ناوی بە مەلا بعد جغرافیا و تاریخ ئەو شتانە پێ بڵم ئەتتی من حساب و ئەو کاتە پێیانەوە حساب یعنی ماتماتیک حساب و جغرافیا و تاریخی بە منەگو بەڵام ئەوکانی کە دەرسی دینی پێوتن و جغرافیا و تاریخەکەشی پێوتن لەو کاتەوە بەردەوام وەلەو دوا ئەم دەیەکێ وەلو دیانەی کە مەلای زۆر بوون و مام مۆختی خۆی بۆ خۆی بەبیری ئەڵێ من مناڵ بووم باپیری دوو کوڕی هەبوون یەکیان باوکی مام بووە یەکیان مامی بووە توێتی گردنمان ئازا بکە باوکە توێتی بۆ شەرتە گردنتان ئازاکەم بە هەردوو براکە ئەم مستەفایە بنێرنە فەقەیەتی هەتا ئەبێ بە مەلا وازی پێ لێنێن جاڵێ زۆر جار سار دەبوومەوانیان مام تۆزێ تووڕە بۆی هێنام وەیگو کاکە مەچە بۆ فەقەیەتی تاو وەرە واز بێنە بەڵام باوکم وەیگو ڕۆڵی باوکم نەیگو گردنتان ئازانەکەم ئەگەر وازی پێ لێ بێنن وازیان پێ لێنێنە هەتا بۆ مەلایەکی خوێنەوارەوە دوای ئەویش کۆمەڵە خەڵکی زۆری فێری خوێنەواری کردوون و بەعزێکیان بوون بە ئیمام و خەتیب و بە ئیمام دوای ئەوەش لە سەردەمی دوای ئەوان ئێستا کۆمەڵێکی زۆرمان هێنان کردمان بە فەقێ و الحەمدوللا ئێستا بوون بە ئیمام و خەتیب یەکێک لەوانەی کە لەم دیا لە ساڵی 1950 بێژەر بووە لە ڕادیۆی کوردی لە بەغا عەبدوڕەحمان مەلا حەکیم بوو کە خەڵکی ئێرەیە بەڵێ ئەو کات ڕادیۆیان هێناوە زۆر کەس جاری ڕادیۆیان هێناو کابرا نەیزانێ بیکوژێنێت کە خسێتێ ئیشە تابانی ئیشی کردووە ئەو رادیۆ کوژانە و گڵۆ کوژانەوە چیرۆکی زۆر بەڵێ بەس لێرە نا لێرە کەمتر لێرە هەریان کردووە نازانە بیکوژێن مامۆستا جگە لەوە کەسە دیارەکان خوێنەوارەکانەوەی باسکرەوەیە جگە لە مەلایەتی شەی کەتانە بۆ کە
پێگەی و خەڵکی باش و دیاری ناوچەکە بۆ کە هەبێ هەش بە ئێسا مەوجود بێت. وڵی ئەمانەی ناودارەکانی پیاوە گەورەکانی کە سوڵح و سەلاحەتی منتیقەکان کردەوە زۆریان نەماون ئەوەی کە مابێت ئەویش لە هەرێ پیاوە بە تەمەنەکان نییە برن حاجی مەلا عەزیزە حاجی مەلا عەزیز ماوە لەو پیاوانەی کە لە کۆن و خەریکی سوڵح و سەلاحەت بن و الحەمدوللا دوای ئەوش جیلێکە پێگەیشتون کێ لەو پیاوانە کاگی ئیسماعیلەوە بۆ خەی لێرە وەسفی ناکەین ئێمە ساڵانە سەیرانەکەن لێ هەدیەیەنێک لەبەروی کە سوڵح و سەلاحەتی خەڵقی زۆرەکە بەس هەر شتێکی بەسیتیش بێنێ بەس ئەم ساڵ نازام نەهاتووە هەدیەکەشی وەرنەگرت لەبەرەوەی کە هیچێک زۆر سوڵح و سەلاحەت کە ئەدیەیەنێ یەکێ لەو پیاوانەی کە زۆر ناودار بووە خوێنەواریش بە زۆر خوێنەوار نەبووە مام میرزایان پێوتە سۆفی میرزا پیاوێکی بەناودار بوو لە منتیقەکەیە و سوڵح و سەلاحەتی خەڵقی زۆری کردووە و یەکێ لەو بابەتانە کە حاجی ڕەزا پیاوێکی زۆر بەتەمەن بوو بە تەسکەرە عمری 150 ساڵ بەزای گوت عمرم 10 ساڵ بووە کە ئەو والیدان بۆ نووسیوم ینی 125 ساڵ بوو ئەوەی گێڕای گوت ساڵێک زۆر بەفرباریوە هەر لە پاییزە هەموو باڵندە و حیوانە دڕویان کردێتە ناو ماڵەکان تکە مام میرزا بەیانی زوو زەلامێکی نار جاڕیا بۆ ئەم بەرەوبەر بە دەنگی بەرز هاواری کردی هەموو ماڵی پیاوەکانیان بێن بۆ مزگەوت تکە پیاوەکان چوون ئەوەی کە توانی تیلێ مام میرزاوتی کاکە خی گەورە ئێمەی دروست کردو حەواندوی نێوانێ بۆی جێگا وامان لێ تێک نەچێ ئەم درندە و حیوانات و باڵندەیە پەنایان بۆ ئێمە هێناوە ڕازینیم بەس خەڵک بەگوێ کردووە خەڵک گوێڕانی بووە بۆ خۆشی باش بۆ خەڵقی دێ ڕازینیم هیچ کەسێک نەکەوێک نە کۆترێ نە کەروێشکێک نە حیوانێ بکوژێ ئەبێن هەتا لە ماڵەکاندا من بە چاکی پێشوازیان لێ بکەن اینجا دوایی کە چوونە ئەو کێوانە بچن بیان کوژن تی بڕوان ناکەم کەسێک کەوێکی کوشت بێ لەبەر قسەکەی مام میرزا ئەو ساڵە ئێمە ژینگەمان زۆر پێخۆشک مامۆستا عەبدوڕەحمان ئاگام لێ بوو کە ئیشارەتی بۆ کرد ئێستاش دێن نەما بەنێژین لێرە نەمام لە نەک لە باخی خۆمان لەسەر ڕێگە عامەکان نەما بەنێژین سنەوبەرە نێژین ئێستا داوامان کردووە 250 نەمامی سنەوبەرمان بانێ زەراعە لە ڕێی کاک محمود و سوی من و کاک محمود بماندنێ بینێژین لەسەر ڕێگابانەکان و ئەو نەمامەتوەکان دوایی پیشان دێن ئەوە پاریش توی گرتە بوو 3-4 ساڵ لەم پێش بە هەرەوە زێک هاتین وەکۆنە هەرۆزی کوردی خۆمان هاتین و خەڵقی ئاوایی یارمەتیان داین نەمامەکانمان ناشتون و یعنی تایبەتی خۆمانە باخی خۆمانە ئەوە هیچ باخی خۆمان ئەوە لەین کە ژینگە پارێزراوە بێەوە ڕێگاگرین لە ڕاوکە ئیسماعیل ڕێگای نانەژنە ناڵێ کەس ڕاوکە لێرە بەس هەر بەدزیەوەسن پێمان ناخۆشە خەڵک ڕاوکە پێمان ناخۆشە خەڵک داری لەو کێوانەژە سووتێنێ و هەر کەسێک داری تەڕ بێنێ محاسبە ئەکرێ پێمان ناخۆش ئەگەر پێمان عیبنە بشکاتی لێکەین لە کۆنەوە ئەم دێ دوژمنایەتی تیانە بووە ینی ئەوتی کە بیسراوە 250 ساڵ لەم بێش کەمە لەو کتێبە ئیشارەت پێکردو لە ڕێی پیاوە ڕیسپیەکانەوە خەڵقی تیا کوژراوە هەر خەڵقی دێ هەبووە ئێچێکی کوشتووە بەس لە ماوەی هەفتەیەک 2 هەفتە کەمتر زیاتر سوحیان کردووە نا هەتا ئێستا و ئەم قسە ئەوانەی کەشی کەی بیستنەوە خوێنەواری کێمانمە زۆرە کە ئێمە شارەزاترن بەس لێرە ئامادەنین بۆیان نەکراوە بن لەم دێ تا ئێستا کوشتن نەبوو بە دوان یەکەم کوژراوە سوحیان کردووە جاری وا بوو لە ماوەی لەگەڵ تەعزیەکەی سوحیان کردووە نانەشەوێ بە دوو کەس ئەگەر بە نەحەقی کوژرابێ و پیاوی زۆر گەورەشی تیا بوو لەو پیاوە گەوران چوخاتۆفیقی گەورە مە 3 چوخاتۆفیقمان نەبووە یەکیان باوکی کاک ئیسماعیل بۆ ئاخر واحیدیان بۆ برێن بەس دوانی کە لە پێشەوە بوو یەکیان ئەوەی ناوەڕاستیان پێ تۆ چوخاتۆفیقی گەورە ئەو لەو سەردەمایە کە خوێنەواریشت کەم بووە زۆر سوڵح و سەلاحەتێکی باشی کردووە زۆر ڕێگا و شوێنێکی باشی دانا بۆ چۆخەکانی دوای خۆشی بۆ ئەنجومەنەکانی دوای خۆشی ئێستا شەر بەردەوامە تا ئێستاش بە هیچ شوێ لە شار و لە لادێ ئەگەر ئێمە بزانین ئێستا منیش چوومە ڕیزی ئەوانە بەهۆی مەلایەتێکەوە ئەگەر ئێوارە بزانین دوو کەس شەریان بۆ شەوە چین سوڵحیانەکەین ئەگەر شەو بۆمان نەکرێن ناڵین دواکەوێ فەرماندە ئەحمەد کوڕەداوێ ئەو کوڕەی کەلای زۆرێک لە خەڵکی ناوچەکە خۆشەویست و ڕەحسووکە هاوڕێ منە لەم بەرنامەیەدا
ئەو ڕۆژە تا ئێوارە فەرماندا بە خۆی و دەفەکەیەوە لەگەڵمان بوو بز بە بستی دەی کوڕەداوێ گەڕاین لە زۆر شوێن دەبێت بووە سینایە تا ئەو گۆرانێکی دەچڕی و ئەبوو ئێمەش هەڵپەڕینایە قد نانوم ساعتي شوي ليم حرم خردنو خوي قد نانوم ساعتي شوي ليم حرم خردنو خوي کاک ئەحمەد چۆنی شوي بقربان باشی ما شاء الله فەرماندە ئەمڕۆ لە دێبەدێ لەگەڵ منایە ئەگەڕین بەیەکە وایە بالي هیچ دێ جارێ لەم دەقا تۆ بەرنامەی دێبەدێ سەیرەکەیت بالي چۆنە بەرنامە باشە باشا ئەم جارە لە کوڕەداوین پێت خۆشە بالي هیچ هەیە بۆمان والله هيك قسەیەک شتێک من دوا كارمي بخم حياة داواکارێکەت چییە وەرە دەی داواکارەکەت چییە دوا كارما جادكي كل داوي تاشيلي قيرانكا ئەگە قیری ناکەن زەرەرەکەن ئەگە خێری ناکەن کێری ناکەن زەری لە خۆتانەکەوێ و پەشەمانیشە بنەوە تەواو بێ قیریکەن ئەوە پێتان بڵێم ها بە کورتی پێتان ناڵم باش فەرمانتە منە ناسیت ناڵەکەم فەرمانتە حیامە بە لە بەردەم بینەرانە من عەبدوڕەحمانم چۆن نامناسی بەرنامەی دێبەدێ ئەی چۆن توای چی ڕحمان جان عەفو یانی نامناسی وا لە نزیکەوە وای کە نەسیب بووەوە ئەی جارێ لە گردەکە یەکتریمان نەبینی قسەمان نەکە بەیەکەوە بابا کاک ڕحمان جان بە خزمەت پێگەشن ئێمەش بە حکمیەوەی کە کۆمەڵێک مامۆستا بووین و فێری ئەوە بووین بین خوێندەواریمان هەبووە ویستمانە دەستەیەک دروستکەین لە گوندی کوڕەدایە کە ناومان ناسەرەتا هەر کۆمەڵێک مامۆستای دڵسۆزی گوندی کوڕایە بووین ناومان نا دەستەی مامۆستایانی گوندی کوڕەدایە ئەم ئیشی دەستی مامۆستایانی گوندی کوڕەدایە چی بووە ئەو بووە کە ویستمانە کۆمەڵێک ئیش بۆ گوندەکەی خۆمان بکەین بۆ گوندی کوڕەدایە تەمان هەوڵمان داوە چاکترین شتیان پێشکەشکەین یەکی لەو شتانی کە کردومانە بۆ گوندی کوڕەدایە ئێمە دەستی مامۆستایانی گوندی کوڕەدایە گۆڤارێکمان دەرکردووە تەمان ئەمە ژمارەکانێتی تقریبان توانیمانە دە عەدەد لەم گۆڤارە دەربکەین کە بەڕاستی بۆ خزمەتی خەڵکی کوڕەدایە بووە کە زیاتر باسی کەلەپوری گوندی کوڕەدایە پیاو ناودارەکانی گوندی کوڕەدایە یاخود هەندێک شت کە پێویستی خەڵکی گوندی کوڕەدایە بووە لەم گۆڤارەیە کە زانیمانە پێویستە بە خەڵکی کوڕەدایە باسمان کردووە تەمەن وەکو جەنابی شتان ئاگادارن بەهۆی قەیرانی ئابووری و جۆرەشتانە بەڕاستی نەمانتوانی بەردەوام بین تەمان یەکێکتر لەو شتانی ئەمەش کتێبێکە تەمان ئەو کتێبە هی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی شەریعەیە کە بەناوی چەپێک لە چەپی گوڵە گوزاری بڵین مێژوی گوندی کوڕەدایە بڵێ هەندێک شتی خۆشی باس کردەوە بە سەرهاتی خۆشی خەڵکی کوڕەدایە و مێژوی گوندی کوڕەدایە و بنەماڵەکانی گوندی کوڕەدایە تەمان یەکێکتر لەو شتانی کە ئێمە کردومانە وەکو دەستەی مامۆستایانی گوندی کوڕەدایە بۆ خەڵکی کوڕەدایە ویستومانە کە گوندەکەمە هەرچەند خۆی زۆر ئاوادانە الحەمدوللا و بڵێن دارودرەختی زۆر هەندێک شوێن کە زانیمانە دارودرەختی تیان نییە ویستمان ئەو شوێنانش ئاوادام بکەین و درەختی تا بڕوێنی ئەوەی کە ئێستا جەنابتان لە جادەکەەوە هاتنە سەرەوە کۆمەڵک دارتومان لە یا ڕوانووە کە بەڕاستیەت خەڵکی گوندەکەش زۆر یارمەتیان ناوین لە مۆزوعانە و ماڵیان ئاوا بێت ئێمە یەکەم جار دەستەکە دەستی مامۆستایان بوو بەڵام ئێستا فراوانتریش بووە و کۆمەڵێک دکتۆر و یادی خەڵکی تریش هاتوونە ناو ئەو دەستەیە و بە هەمومان ئەمانوێت خەڵکی کوڕەدایە ڕۆشنبیر بکەین لێرەڵم دێبەدێش قبولکە لەگەڵ خۆتانە هەچی بێمە پێمە لە خزمەتان ئەمەش کە جوانە و بە تایبەت سەوزکردن پاگڕاگرتنی ژینگە و جوانکردنی ژینگە لەسەر شانیوەیە ئەمە ڕۆ گوستافی دێبەدێ هاوکارتانمەمنون ماڵتان ناوێ جایەک شتی تر ویستم باسکەم بەڕاستی ئەویش ئەوە بوو کە خەڵکی گوندەکەش هاوکارمان بوون بۆ نمونە مامۆستا مەلا عەزیزی گوندی کوڕەدایە کە ڕیسپی گوندی کوڕەدایە یاخود کاک ئیسماعیل کە ڕیسپی گوندی کوڕەدایە ئەوانی زۆر یارمەتیان ناوین ینی زۆر جار کاڕین بۆ شوێنێک سەردانێک بکەین تەمەن بۆ معلوماتی جەنابەت ئێمە وەکو دەستەی مامۆستایانی گوندی کوڕەدایە هەفتانە سەردانمان هەیە ئەوە خەڵکی گوندی کوڕەدایە شایدن لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد و ئەوانە چین سەردانیان دەکەین بۆ ئەوەی کە بتوانین سیلەی ڕەحم یاخود بوارە کۆمەڵایەتێکە لە گوندی کوڕەدایە زیندوو بکەین.
دوای ئەوەی دێکانی هاوسێ و هاوسنووری نێوان عێراق و ئێران ڕادەگوێزرێن ئیتر کوڕەداوێ دەبێتە کۆتادەی باشووری کوردستان کە ئاوەدانە لەو کاتەوە بۆتە شوێنی پێشمەرگە و بارەگا و شوێنی حەوانەوەی خۆیان و ماڵ و مناڵیان لەوێ چەندین فەرماندەی پێشمەرگە ژیاون کە بەشێکیان شەید بوون هەمیشەش دێکە شوێنێکی گرنگ و ستراتیژی بووە بۆ هێزەکانی پێشمەرگە مگر بای رحمدی عزیز جایان من بینی ابو ئەم گۆڕستانەیە ئەمە دیارە مێژێکی دێرینی هەیە تەوان کۆنە ئەوانەی کە زانراون لێرە تەسیم بەخاکراون لە کەسوکاری کۆچکردوی خۆمان و لە شەهیدانیش پۆلێ لەو شەهیدانەی کە لە شۆڕشی نوێیە پێشتر لە شۆڕشی ئەیلولە پێشتر لە هەر بەرەنگاربوونەوەک و بەرەنگاربوونەوەی دوژمنانێک بێت یا دوژمنانی دین بوو بن ئەو بربەرەکانیکردنەکە هی دین بوو یای دەوڵەت بوو یا هەر شتێک بوێ ئەمانە دەوریان هەبوو یەکە لەوانەیە کە زۆر دیێرینە قبرەکەی لێرایە ئەگەرچی ئاسارێکی زۆر جوانی دیار نییە شەهید مەحموودە شەهید مەحموود لە بنە ماڵی میان میرزایە ئەجێڕنەوە لە شەڕی ڕووسەکانە لە شاخی سوورچیەوە شەهید کراوە دوای هێنانێتەوە بۆ ئێرە ئەو کابرایە لەگەڵ کەسێکی دەگەڵی بە ناوی ئەحمەد دەوڵەت ئەو دیارە دەستگیر کراوە ئەم شەهید کراوە هێنانێتەوە بۆ ئێرە دواتر گۆڕی شەهید حسێنمان هەیە حسێن مەحموود فەقێ و شەهیدی شۆڕشی ئەیلولە ئەم شەهیدانش کە ئەمبینەم گۆڕانە شەهید عەلی چوارتایی فەرماندەیەتی پیسی و حەوت شەهید ئازاد مالەڕەشی شەهید هەڵۆ سەراوی ئەم شەهیدانە لێرە و خاکسپران ناو کەس و کاری ئەمە دیارە ئەمەش خاوەنی پۆلێک لە پێشمەرگە و زیندانی سیاسی و خەڵکی مەدەنی کە شەهید بوون لە پێناوی کێشەی ڕەوای گەلەکەمانە بار هۆکارێک بوو بێ کە لە ناو گۆڕستانی شوێنەکانی ترا بە خاکسپێراون ئێمە لێرە ئەوەی کە بەسمانە بیڵین داواکارین کە خوێن ئێمانە بە هەدەر نەچێ داواکارین کە ئینشەڵا بتوانین لە داهاتوویەکی نزیکە هەر شەش پارچێکی کوردستان یەک بگرێتەوە هیوادارین کە بتوانین شەش لەبەر هەرێمی کوردستانەکەی خۆمان پارچێکی لەو لایە زۆنی زەردە و پارچێکی زۆنی سەوز و پارچێکی ناک جێناکۆکە ئەمە سیانسیانی کەشمان ئێمە شەش هیوادارین بتوانین شەش پارچەیەک بگرێتەوە و ئێمەش کە باوەشمان بۆم شەهیدانە گرتوتەوە بەڕاستی وەک کەسوکاری خۆمان ڕێز و حورمەتمان هەیە بۆ کەسوکاریان کە ساڵانە دێن بۆ سەردانیان بۆ ئێرە ئەوەی مە بەسمان و تەنها بەسەرکردنەوەی ئەمان بوو چۆن جەنابتان هاتوون زیندوەکانتان بەسەر کردوێتەوە ئەمانیش پێمان خۆش بێبەش نەبن لەو دیمانی و سپاسی یان بکەی کە ژیان و خوێن و خۆیان بەخشن سەوزەیە هایلیمۆ چاو جوایان مەریجی تۆ منێ کەمێ شەرێتم یانە تۆ منێ دەبێم ئای بە حەیرانی تۆ کوڕەداوێ لە پێش تێکداندا لە ساڵی 1970 زیاتر لە 150 خان و پێگات بوو وە زیاتر لە 137 خێزان تێدا نیشتەجێ بوون و 115 خێزانی پێشمەرگە و سەربازی فیراری تێدا نیشتەجێ بوون لە مانگی هەشتی ساڵی 1985 خەڵکی دێکە جێدێڵن و لە ساڵی 1970 بە یەکجاری دێکە دەڕوخێنرێت و لە دوای ساڵی 1991ەوە ئاوەدان دەکرێتەوە خەڵکێکی زۆر گەڕاونەتەوە لە ئێستادا لە وەرزیزستاندا زیاتر لە 30 خێزانی تێدا دەژی و لە وەرزیاویندا بەرز دەبێتەوە بۆ سەروی 100 خێزانێک بەهۆی ڕزداری و کشت و کاڵکردنەوە دەرنایە کەملا دێڵ هەیڕۆ دەرێناکەم لا دێڵ مەگەرە و ڕۆژەی ئازیز گیایان بمنێنایە ئێستا دەوری 23 ماڵیتە بەس هاوینا زۆر هاوێن دەوری 7 ماڵیتە تا چەند بەسەر خەڵک سەرقاڵی شوکاری خۆەتی ڕز و باخواانە وەڵا تا بڵێمشی زۆر
خەریکی باخ و ڕز و ڕای پرۆژەکانەی کە وەختی بۆ ماکراوەکەم مەکتەبمان بۆ کراوە خەستەخانەمان بۆ کراوە جۆگەمان بۆ کراوە جۆگەی ئاودێری دوو جۆگەمان بۆ کراونی ئاودێری ئەنجا ئەستا کە زوری ئێمە دێکەمان بەڕاستی جادەکەمان زۆر ناڕەحەتە خۆ چواکەەوەمان چاکراوەتەوە بەس ئەنی هەموو ساڵێ خۆی بۆ 6 مانگە چاوڕێکاکرێت بە کەڵک نامێت 4 ساڵ نەکراوەتەوە ئێستا ئەگەر قیرەکە نەکرێ هیچ ئیسپادێری ناکەێت کۆمەڵێ چیای سەرکەش و جوان لە ناو کۆمەڵێ دار و درەختی ڕەنگا و ڕەنگدا لێرە لەم چەمە جوانەدا ئەم بەروبەر دێک کە نمونەیەکە لە باخچەکانی بەهشت کوڕەداوێ ئەو دێی جوانترین دیمەن و سروشتیەیە دێبەدێ ئەم جارە لێرە زۆر ماینەوە چونکە سروشتەکەی وا لێ دەکات ڕاد دەکێشێت بۆ ناوی خۆی خەڵکەکەشی بە هەمان شێوە دۆستی ژینگەن و سروشتەکان پاراستۆ بە هەموو شێوەکەیەوە بەڵام لێرە ئەوەی پشتگوێخراوە خزمەتکردنی دانیشتوانی دێیە لەم دێدا دەکرا باشترین خزمەت گوزاری بۆ بکرایە بەڵام بە خۆیان ئەڵێن کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە ئەو ڕێگایی لە دێی چێلێەوە کە بەرە و کوڕەداوێ دێی کە دەیتە کونجرین و دوای دێت ئێرە ڕێگاکی تا بڵێ ناڕەحەت و ناخۆش بەڵام ئەو سەرکردانی کە لێرە ژیان بۆی شتێک بۆ کوڕەداوێ ناکان ئەوە پرسیارێکە ئێمە لەوانی دەکەین هیوادارین بەکار و چالاکی و پرۆژەکانیان بێن وەڵامی ئێمە و خەڵکی کوڕەداوێ بدەنەوە بەرداوامە بین لە نێو ئەم سروشتە جوانەی کوڕەداوێدا. دانیشتوانی کوڕەداوێ داد و بێدادیانە لە دەستکەمی خزمەتگوزاری ئەوانەڵێن خۆمان بەکەم تەرخەم نازانین لاز خزمەتکردنی شۆڕش و پێشمەرگە بەڵام دێکەمان پگوێخراوە لەلایەن دۆستەکانمانەوە کە کاتی خۆی ئێمە خانە خۆیان بووین. ئیسماعیلی حاجی تۆفیق لە بن دارگوێز و لە لێوار ئاوێکی سازگاری ناوچەکە ئەو باز لە ڕێگاوبان و خزمەتگوزاریەکانی دێدەکات. بەرو بوومی کوڕەداوێ بە زۆری ترێ و هەڵوژێ و قەیسیە و سێ و گوێزی زۆریشمان هەیە ئەنجا هەنارە و هەرمێ و ئیتر بابەتی میوەکان بە عامە میوەمان هەیە بەس مۆستان نیەوە ئاراڵا کاک ئیسماعیل زستانان هەر قەرەباڵ خە بەو شێوەیە زستانانی 35 ماڵی لێیە بە ساوینان قەڵەباڵەختە دەبێت زۆریەوە ئەنجا بەواستی ئەوە کە مەکتەبەکەمان داخراوە ماڵەکان زۆری لەبەر مناڵەکان چوون بۆ سلێمانی مەجالیان لەبەر مناڵەکانیان بۆ خوێندن ڕویان لە سلێمانی کردو. باشە لێرە تەمەندیەکان لە سەردەمی شۆڕشەکانە قەرەباڵترین ناو شوێن بوو ئەو کەسانە چێن ئەو سەرکردانە چێن هی ئێرە بوون یا هاتوونەتە ئێرە یا خەڵک لێرە تا چەند گرساوەتەوە ماڵە پێشمەگە بێ ماڵە فیلار بێت چی بێت وەڵاو سەرکردانە هەر لە 62-63 کە بەتالیۆنی هەشتی هێزی خەبات لێرە بووە ئەوە هەتاکو دوان نەکسەکەش هەتا نەکسەکە ئەوە بەتالیۆنی لێبوو با زۆری عەزیزە تروشی کە ئامر بەتالیۆن بوو لێرە بوو نەشەتی عەلی عەباس لێرە بوو عەلی سابیر کە جێگیری عەزیزە تروشی بوو لێرە بوو ئیتر ئەوانە لێرە بوون ئەنجا دو ئەوانش کە دوان نەکسەکە کە مەفرەسە سەرەتاییەکان دروست بووانێ کوڕاوی هەر بنکەی پێشمەرگە بوو ئەنجا بەش شەید عەلی چوارتایی خوا عەفوی کا لێرە بوو زەمالی هەڵەبجەیی زەمالی حاجی محەمە ئەو سەرتی بوو لێرە زەمالی حەمەی خواکەرەم هەر لێرە سەرتی بوو بە زۆری ئەوانە لێرە بوون ئەو جوانمێر کە ماوەیەک سەرتی بوو لێرە ئەوانە شەموو لێرە بوون ئەنجا بەڵێ ئەنجا لەو کاتی کە تیپیسی حوتی شارباژێر بوو تقریبان 65 ماڵ فیلار لە کوڕەداوێ حەوا بوانێ
65 ماڵی لێبوو بە دەفتەری کە لە کوڕایە بوو حەوا بوانێ قی کوڕەداوێ سوپاس بۆخوا من مەمنونی یەک بەیەکیانم بە گەورە و بە بچووکیانەوە چونکە ئەمەنە ڕۆحی هاوکاریان تایە و هەرۆزیان تایە ئەم کە هاتن لە پردەکەی دووەم بەدەستی ڕاستەوە دیوارێکی ڕاوەگرمان کردو تقریبان 7 مەتر توولە هەر چینێکی 600 بلۆکمان لێیاوە 11 ڕۆژ ئیشمان تیا کردووە هەمووی لەسەر ئەرکی ئەو خەڵقە و بە هەرەوەز کردومانە تێگەیشتی ئەیبینی شەڵا تەسویریشی کەن هەموو ڕۆژێ لە 10 کرێکار 15 کرێکار ڕۆژ بۆ 23 کرێکار ئاخر ڕۆژ کە دیوارەکەمان پڕ کردەوە 34 کرێکاری لێبوو کە سفرەمان ڕاخستووە نانمان خواردووە لە سەر پردی کونجلینێ تێگەیشتی ئەنجا محاولێکی زۆریشمان کرد بۆ یەک حەفارەیەک بۆ حکومەت لە ماوەتەوە من بۆ خۆم عریزەکەم بر بۆ لای کاکبرایم بۆ ڕێگەوبان کاکبرایم وا بزانم لە جەماعەتی خۆشتان بێ قەناعەتی بێ دوودانە ڕۆژ چووم کە دوو ڕۆژەکە چوومە ژوورەوە بۆ لای سەیری عریزەکەی وتی وەڵا ئامێروشتمان نییە کتم زۆر عیبە بۆ حکومەتی هەرێم و بۆ ئێوە کە خەڵکی کوڕەداوێ بێ لە دەرگاتان بە ئەبوو بۆ خۆتان بێن لە دەرگاکەمان بن بڵێ کوڕەداوێ چیتانەوێ هاتوین بۆ حەفارەیەک لەوێ نەرمی بۆ لای کاک زەمال چوون بە لای کاک زەمال وتی وەڵا حەفارەم ئامێرمان نییە کتم باشە حکومەتی ئامێری نەبێ شۆفری نەبێ گەڵابەی نەبێ ئەیوە چیتانەوێ لەسەر ئەرکی ئەو خەڵقە ئەو دیوارە کراوە زۆر مەمنونی کۆمپانیای ماسین تێگەیشتی عریزەیەکی بۆ نووسین کامەران چوون بۆیە 25 سانتیمتر یاینێ هەموو حکومەت حەفارێکی نیانێ یەک ڕۆژ ئیشمان بۆ بکات لەو چەمەیە بەڵام کۆمپانیای ماس 25 سانتیمترانی بۆ دیوارە 10 کیلۆمەترمان هەیە جادەی خاچی هەر زۆر ناخۆشیشە ئەو 10 کیلۆمەتر هەر زۆر ناخۆشە زۆر عیبە بۆ حکومەتی هەرێم قەنەعەتی بێت لە 95ەوە لە 2009ەوە 2012 2013 لە بیرم نەبووینەکان بێن نوسخەکانی کە عریزەمانە و محاوەر لەمان کردەوە بۆ قیر تا ئاسا جوابیان ناوینەوە یعنی ئەم دێی کە ئێوە ئیبینن ئەگەر برم زیاد لە 12 مەقڕی پێشمەرگەی تیا بووە بە هەموو حیزبەکانی ئێرانیش و بە حیزبە کوردستانەکانی خۆشمانەوە بەڵام بەداخەوە ینی ناڵم ئیش نەکراوە ئیش کراوە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە زەرورە ئەوەی کە بۆ ئێمە زەرورە وەکو خزمەت بەڕاستی جادەکەمان وێرانە چەندین کەڕەتیش ڕوومان لە هەموو بەرپرسەکانی یەکێتیش و پارتیش ناوە کە هەردووچیان بەرەی دەسەڵاتن بەڕاستی ئۆکەیشیان ناوینێ ئێمە دڵمان پێی خۆش بێ بەڵام ئێمەسا لەم بەرنامەی ئێوەوە داواکارین کە ئەوان ینی دڵی ئێمە خۆشکەن ینی چاو بخشێنەوە کە ئەڵێن گوندی کوڕاداوێت لەوانەیە بەرپرسی وا بێ مچڕک بەلەشی هەڵێ گەڕان بە ناودێ چێژی خۆی هەیە چونکە لە هەمولایەکەوە جوانی و سەوزایی و ئاوکانیە ئێمەش بە فرسەتمانزانی هەم گەڕانێکی باش بکەین هەم چەندین ماڵی دێ بەسەرکەینەوە لەسەر چەند قسە و باسێک بەردەوامی ئەسمانی شین و ئەستێرەکانی ئەسمانی شین و بەخێر بیتەوە عەلەیکوم سەلام باوانەکە تەزای ئەو شانە لە شانم ئەوە چی پێیە وڵاتی علاگێ لەکوێ بووی وی لە ش ساغ چی دەگرە و کێوە خەریکی باغانی ئەیە خوا لە ش ساغ بێ ئەی چێڵی و چی دێ باخ والله باخی قەیسی و هەنار و هەنجی ئەیە خوا بەخۆشی بێ نای بەڕێزی چی بوو کاکەریم برابچوک ناستەغفیر الله کاکەریم جەنابی برای گەورەی ئەوە هەمووتان گەورە و تاجی سەری ئێمن چەند گرنگە بەلات وێرە ئاوادان و خۆش بێ زۆر دەوری حەو ڕۆژە لێرە حەو ڕۆژانی بە بەردامی لێرە نیت نەوەڵە ئەی لە شاری لە شاری بەس بۆ بژانەوەی بەڵێ چێڵان و ئاوانش بەروبوومی باشە بێ ئینشاڵڵا باشە و باش نییە کەمە ئەگە پارە بکە باشە وەڵی بەشیەوە نارێکە پاگە بەشی خۆم کە باش دەی ئینشاڵڵا دەی پایدار بێ قوربان خوا لە ش ساغ لە ش ساغ بێ ئینشاڵڵا من زیاتر قوربان دەستێ ماچەکە
دیمەنە جوان و دڵڕفێنەکانی کوڕەداوێمان بینی و سەردانی زۆرێک لە ماڵەکانی کوڕەداوێشمان کرد. گلەیەکانی ئەوان تەنها ئەوەی ئەڵێن کاکە چاوێکتان لێمان بێ. پێویستیمان بە خزمەت گوزاریە، چکە ئەم دەیە لە جوانی وێنەی نییە، لە خۆشی بێهاوتایە، دێشی ئاودار و خۆش، خوداوەند خۆی نەخشی کێشاوە بۆیان. بەڵام ئەوەی کە ئێستا کەمە لێرە تەنها خزمەت گوزاریە. ئێمەش لێرەوە دەڵێن تکایە فریای کوڕەداوێ و سروشتە جوانەکەی بکەون بە کۆتایی پێنێت بە ئەم دەیە زیاتر ئاوەدان بێتەوە. تەنها ڕاکێشانی جادەیەک ڕێگایە کە قیر بکرێت هەموو هامەتەکانی کوڕەداویەکان لە بیرەچنەوە و کۆتایی پێدێت. بە ئومێدیەوەی گوێ لەوان بگرن و گوێ لە ئێمەش بگرن بە ئەترەوەنە گلەیتان لێ نەکەن. ئەسمانی شین و ئەستێرەکانی ئەسمانی شین و ئەستێرەکانی پێدەکانێن بۆ بەری بەیانی هەمان بەری بەیانی وقت لا يرشمر وقت لا يرشمر رغم فاقولا يفرز على زلقكنا شيفور قاجري ويمال قاجري ويمال أصغاني يشيلوا أسراكاني أصغاني سقرني خيال سقرني خيال عكسي سايع ضاير يفر ليالي او تشتيتا برشنياتا برشنياتا أصغاني يشيلو أسراكاني أصغاني يشيلو أسراكاني إذا كان